ئەوە شوێنپێی بوونەوەرێکە کە ماوەیەکە بۆتە باس و خواسی خەڵکی دەڤەری هەریر و تاوەکو ئێستاش وەکو شتێکی نادیار ماوەتەوە. یاسین دەڵێت ئەو بوونەوەرەکەی بە چای خۆی بینیوە، بەڵام لە چاوتروکانێکدا لە بەرچایی ون بووە و تەنیا ئەوەی بیرماوە کە باڵایەکی بەرزی هەبووە. 15 متر لەمە دوورتر هەیکەلێکی زۆر ڕەشی درێژ تقریبان 2 مترنی بەسەرەوە بوو. بەرەو زادە دەست و بە شقاوی لە مەتر زیاتر بوو پێخواز بوو. بەخوای لە نەفەر دەست و بەس نەفەری تەبیعی نەبوو، 2 مترنی بەسەرەوەتر بوو، هەیکەلێکی زۆر ئانتیکەشی هەبوو. وەڵڵا من 2 شقاوم هاوش گوم شێخم تاقیب دەکەم بزانم ئەوە چییە. 2 شقاوم هاوش کە 2 شقاوەکەم هاوش گون بسم اللهی خوای ئەوە دەبیسبی سبحان الله لە پێش چاومە غەیب بوو. 2 ساعت زیاتر تاقیبمان کرد بەس جێپێیەکانمان دیتەوە ئەومان نەدیتەوە. ئەو شوێنپێیە ڕەوشی ژیانی زۆربەی گوندنشینەکانی گۆڕیوە و جگە لەوەی ترسی خستۆتە دڵی منداڵان گەورەکانیش خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئامادە کردووە. کورکەکە لە سەهر جەخشا هەراتبوون لۆ لای مەرکەز هەراتبوون ئەوان نیانەزانین داخۆ کەسی دیدیتیان نە ئێپەڕیتۆ ئەو بەرەی لەو بەرەش شوێن پێ دیارن شوێن پێ گەورەیە دیارن و مەترسیشی نەهای لێ ئەو داعبایە بە شەرە چیە چنیە وەڵڵاه منداری نوێرن بێنە دەرێ ئەلە شەوێ ئەمە دەگە منداری خۆنەی نەدەری منداشی نوێرن بێنە دەرێ نزانین ئەوە چییە ئەو داعبایە. هەرچەندە دانیشتوانی ناوچەکە پێیان وایە کە ئەو شوێنپێیە هی مرۆڤە، بەڵام بەرپرسانی ناوچەکە گومانیان هەیە شوێنپێیەکە هی مرۆڤ بێت و پێیان وایە هی ئاژەڵێکە. شتە چیوامان لەبەردەست نییە بتوانین پشڕاستی بکەینەوە، بەڵام خەم قسێ و بە بڕوای منیژەوە هەموو خرافیاتە و باز دەکەن و ترساینە خەڵکە کاتمانە زیاتر بە ورز دەچیتن جێ پێ ورچی دەچیتن ئەحتما لەگە ورچیشبی هەستابتەوە لە کوردستانیش ورچ زۆرە لەو حالەتەیە و خەڵکەی دیتبی ورچەکەش خۆی بزر کردبیت. لەگەڵ دەرکەوتنی ئەو شوێنپێیە خەڵکی گوندی بەردینی سەر بە ناحیەی هەریریش دەڵێن شوانێک هاوشێوەی ئەو بوونەوەرەی بینیوە و 2 ساڵ لەمەوبەریش لە گوندی گەویلانی سەر بە قەزای ئاکرێش دەنگۆیەکی هاوشێوە بڵاوبووەوە. ئێستا بەرپرسانی ئیدارەی ئەو ناوچانە تەواوی هەوڵەکانی خۆیان بۆ دیتنەوەی ئەو شوێنپێیە خستۆتە گەڕ. ئەم شوێنپێیە کە چەند ڕۆژێکە خەوی لە چاوی خەڵکی گوندی قەندیل و گوندەکانی دەوروبەری ناحیەی هەریر زڕاندووە. وەک پۆلیسی ئەم ناوچەیە باسی لێوە دەکات قەبارەی ئەم شوێنپێیە 2 هێندەی قەبارەی پێی مرۆڤی ئاساییە سیدا لەشکری ڕوودا و گوندی قەندیلی سەر بە ناحیەی هەریر.